و دوای 6 مانگ هەرچەندە ماوەی زۆر تاخیر و بەڵام بە خۆشحاڵی و ئەمڕۆ هەڵبژاردنەکە باڵین یەکەم دانیشتنی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەنجام درا و خەڵکی کەرکووک تەنها چاوەڕێی ئەمە ناکە بەڵکو چاوەڕێەوەکەن بە زووترین کات پارێزگارێک دەستنیشان بکرێ یاریدەرانی پارێزگا، جێگرانی پارێزگا، سەرۆکی ئەنجومەن، حکوومەتە خۆجێیەکان بە زووترین کات هەڵبژێردرێن و دەست بەکار بن، چونکە کەرکووک پێویستی بە هاوکاریە، پێویستی بە خەدەماتە و ماوەیەکی زۆر دوورودرێژ چاوەڕێمان کرداوە کۆم دانیشت نەکراوە. ئەمڕۆ داخلی تەوقیتاتی دەستوری بووین بە پێی یاسا لە ئەمڕۆ بۆ ماوەی 30 ڕۆژ ملزەمی هەموو لایەنەکان هەوڵەکانمان چڕ بکەینەوە بۆ ئەوەی پارێزگارێکی نوێ بۆ ئەم شارە و سەرۆکی ئەنجومەن و سەرۆکی وحدەکان هەڵبژێرین و ئومێدی ئەوەش دەکرێت کە پێش ئەو ماوە لە ماوەی چەند ڕۆژی داهاتووە دیسان دانیشتنیەکی تری لەم شێوەی ئەمڕۆ بکرێت بە ئامادەبوونی سەرجەم پێکاتەکان پارێزگارێکی شەرعی لە ئەنجامی هەڵبژاردنەکان دوای هەڵبژاردنەکان هەڵبژێردرێ. تاکید لەسەر ئەوە دەکەمەوە کە ئەو کەسێک دەبێتە پارێزگار ڕەچاوی ئەوە دەکرێت کە کێ زۆرینەی کورسیەکانی پارێزگای بەدەستهێناوە واتە چه پێکاتەیەک زۆرینەی بەدەستهێناوە ئەوە مافی ئەوەی هەیە پارێزگار بێ و لەوانیشەوە بەپێی استحقاقات سەرجەم پێکاتەکان استحقاقی خۆیان لە بەرکەوتەی خۆیان لە ئەنجامی هەڵبژاردنەکان وەردەگرن. ئەمانویست لێکتێگەیشتنی باشتر هەبێ و نەمانویست لە نەماوەی ڕابردووە 7 مانگی خایان دیاڵا کۆبوونەوەی یەکەممان کرد بۆ ئەوەی ئەم کۆبوونەوەی دووهەمات درێژێ نەخانێ شتێکمان نووسیەوە کە لە ماوەی 30 ڕۆژە اختیاری ڕئیسی مەجلیس بکرێ و هەروەها پارێزگاش هەندێک شێوازی مافی خۆمانە هەر مەسەلەکەی ئەوە بوو نامانەوەی هیچکە دوا بخرێت ئەمانەوەی مودەیەک دابنرێت لەو مودەیە هەموو شتێک کۆتایی پێبێت. بەڵێ ئێستا ئەو ئیتفاقی کە لە نێوانمانایە بۆ ماوەی 30 ڕۆژ لەوانەیە پێشتری ژەو کارە ئەنجام بدرێت. بۆ تەوافقی سیاسیە ئەو پرسیارانە لە کوتەلەکان بکەین وەڵاهی ئەوەیان لێکۆلی حادیث حەدیث ئەچێتەوە لای سەرۆکی ئەنجومەنی وەزیران لە عێراق ئەو خۆی